ئەمریکا کوێیە؟ ئەمریکا شارێکی زۆر گەورەیە، سۆپەرمان لەوێ ئەژی. بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، پرۆگرامی ئەم جارەمان جیاوازە. ئێمە لە ئەوروپاین لە وڵاتی سوید. بێگومان لە سوید کوردانێکی زۆر دەژین. لە ناو کۆمەڵگای کوردی لە سوید کەسانێک هەن بەڕاستی نایابن. لە پرۆگرامی ئەم جارەمانە میوانداری کەسێک دەکەین کە لە بواری فیلم سازیدا زۆر سەرکەوتووە و جێگە دەستی دیارە. ئەو توانیوێتی لە تەمەنێکی گەنجیدا بتوانێت لە هۆلیوود ئیش بکە. ئێستا دەچین بۆ ماڵەکەی و ئێوەش دەزانن کێیە. فەرموو. Really wants to see you. I'm not so sure about that. Why would you say that? Well, this is all we've been through and all. I just figured it'd be better if... If what, you didn't go see your son? He still loves you, you know. He looks up to you. خۆشەویستانم، ئێرە سۆڵنایە، ناوچەیەکە لە ناو ستۆکهۆڵم پایتەختی سوید. میوانەکەمان لەم ناوچەیە ئەژی. با بچین بۆ لای. خۆشەویستانم، میوانەکەمان لەم گەڕەکە خۆشاژی. هەمووی دار و بارە، شوقەکەی لێرێ. ئێستا چین بۆ لای. کۆدەکەی ئەزانم، بەس بە ئێوە ناڵێم. So what about you? You still chasing petty criminals? I'm glad to know that you're doing okay. After what happened. Oh! I warned you, Christian. What have you done? The first time you killed. خۆشەویستانم، ئێرە ماڵی میوانەکەمانە. ئێرە ماڵی کارزان قادرە، هونەرمەند و سینەماکاری لاوی کورد. بازە این جەڕەسەکەی لەکوێیە؟ ئەمە جەڕەسەکەیە. سلام علیکم، چۆنن؟ کاکارزان، سڵاوت لێبێ، باشیت؟ مەرحەبا، ئێوە باشن؟ فەرموون. سڵاوتان لێبێ، باشن، شکر. فەرموون. بەڕاستی ماڵەکەتان زۆر جوانە. ماڵی هونەرمەند دەبێ ئاوا بێ. زۆر سپاس. لێرە دانیشین؟ بەڵێ، فەرموو تخوا. فەرموو. چۆنن؟ باشن؟ دەستیدان باشە؟ باشین، زۆر سپاس، مەمنون. بەڕاستی شوقەکەتان زۆر خۆشە. زۆر سپاس، مەمنون، بەخێر بێت. ڤیدیۆکەشتان زۆر جوانە و هەموو ئەم ناوچەیە دەبینن، وانە؟ ئەرەوەڵا، هەمووی دیارە. جا خۆرەکە لێ بە بەیانیان لێرەوە خۆر هەڵدێ. بەڵێ، ئاوا دەڕوایی تر لە بالکۆنکەش هەموو دەقەی ڕۆژەکە خۆمان هەیە، زۆر باشە، زۆر خۆشە. لە سوید خۆر زۆر گرنگە. ئەوەیە، زۆر نایبینین. بەس بە هاوین گەرمە ئێرە. بەڵێ، ئەرەوەڵا هاوینان باشە، بەس هیچ وەکو نزیکی کوردستان نییە. بەس هەر باشە، ئەو دوسێ هەفتەی هەر باشە. کاکارزان، چەند ساڵە لێرە دەژیت؟ وڵا ئێمە 92 هاتین بۆ ئەرەکانە. ئەو وەختە 10 ساڵ بووم. لەو وەختەوە لێرەکانە لێرە گەورە بووم. ماڵی باوکم لە ئوپساڵەن، شارێکی چووکە لێرە نزیکی ستۆکۆڵم. منیش لە 18-19 ساڵەوە هاتم بۆ ستۆکۆڵم بە تاقیتەنیان بخۆم. یعنی لە ماڵەوە ڕات کرد یا چۆن؟ غارمدا. کاکارزان، کەی ئیتر هەستت کرد تۆ حەزت لە فیلمە و
حەزت کردیتر لەم بوارە کار بکەیت منداڵیەوە لە کوردستان جاجا باوکم هاتەوە ماڵێ بە ڤیدۆکاسێتی ئەو وەختە گەورە بوون ئەوی ڕەش بوون هیچ ڕسمی پێوە نەبوو هیچ نووسینی لەسەر نەبوو ئیتر ئەو شریتە ڕەشە زلا ئەیدا بە منیش ئەم خستە ناو ئەو شتێکی مەشینێکی ئاوە گەورە سەرەکی ئاوا ئەکرایەوە و ئەس خستناوی ئاوای دەچۆت و هەمووی دوگمەکان ئەوەندە زل بووندانە ئیتر دەستم بە پلەی دەکرد ئەو ڕسمە دەهاتە دەرێ ئیتر چیرۆکێک بوو لەو شتە ڕەشە تەیپە ڕەشە دێتە دەرێ ئاوای زۆر لای من مهم بوو سیر بوو ئەو هەموو دەنگە ئەو هەموو مۆسیقایە ئەو هەموو خەڵکەی تێیدا بۆ ئەوختە من 5-6 ساڵ بووم تیش لە شت تێنە دەگەیشتم زۆرم پێی سیر بوو چۆن خەڵکەکە لە ناو ئەو شتەدایە زۆرم پێ سیر زۆرشم پێ سیر بوو ئەوەی ئەگەر ریوایندت دەکرد بۆ دواوە یان بۆ پێشێ ئەتبینی خەڵکەکە چۆن ئاوا ئەجوڵێن و زۆر ئەوە زۆر ئەوە مهم بوو لای من ئەوەی بەبیرم دێ هیچ ڕسم و شتووە و کاڤر و شتوای نەبوو بەس ڤیدۆ تەیپەکە بەخۆی بوو ئیتر زۆرم پێ سیر بوو ئێستا چیم بۆ باسکە چیم پێشامدا ئیتر لەوە زۆر لای من مهم بوو ئەوەش من بە منداڵیم لای باوکی دایکم گەورە بووم ئەوان لە گوندێکی زۆر چووکە ژیان لێ بەشەو هەموو شەوێک لەکوێ بوو دارەتوو قەڵازێ ئەو دوو شوێنە لەوێ ئەژیان منیش هەموو وەختێک لای ئەوان بووم چونکە حیوانات و شوێن هەبوو زۆرم حەز لێ بوو لەوێ بووم جا بڵین مەڕمان هەبوو ناوم لێ نابوو جاکیشان ناوم لێ نابوو ڕامبۆ بروسلی مەڕەکان هەموو ئازا بوون هەمووی تەمبەڵ بوون بەس باوک ئەگەر باپیرن هاواری دەگوت ئەو مەڕە لەوێ بلای بە بۆوێ ئەیگوت ئەو مەڕە لابە دەمگوت بروسلی یان ڕامبۆ کامەیان ئەوی باشە هەردووکیان ڕامبۆ و بروسلی لابە لەوێ بەو نۆعا گەورە بوون زۆر لە ناو فلیمدا و لە ناو چیرۆک و شتوادا بووم باپیرشم زۆر بەخۆت بوو بۆ هەموو شەوێک لەسەر سەربان ئاگریان دروست دەکرد چونکە مێژی شتوا زۆر هەبوو ئیتر بڵین پیسی مانگا و شتوامان ئەوە دەکرد بۆ مێشولەتان قان ئەدا وای پێڵێن ئۆکەی ئیتر ئەوە لای ئەو ئاگرە چووکە هەموو شەوێک چیرۆکی تازەی بۆ باز دەکردم هەموو چیرۆکێکیش هەموو جارە شتێکی تازە بوو قەت وەکو ئۆکەی دوێنە نەبوو ئەوم زۆر پێ مهم بوو ئیتر ئەو شتانە منی ڕاکێشە بۆ باس بڵێن چیرۆک هەر ئەو چیرۆکانە ژوای لێکردی بۆ نمونە فیلمێکی وەکو بێکەس کە چیرۆکەکەشی خۆت بینوسی ئەرۆڵات زۆر چونکە بڵین بێکەس فیلمی بێکەس دیوارەکەشە پۆستەرەکە بەس بڵین چەند شتی تێدا لە خۆم و براکەم دروست بوو لە منداڵیمان ئەو وەختەی شەڕ بوو لەگەڵ سەدام و ئێران و ئەو چەند ساڵ ناخۆشی بوو لەوێ هەموو وەکو هەموو کوردێکمان زۆر بینی ساڵی چەند هاوسەرگیریت پێکهێنا ینی چی ینی کارزان چەند ساڵە هاوسەرگیریتان پێکهێناوە ماشە ئێستا 3 ساڵە بەس تقریبن 13 ساڵە یەکتر ئەناسین دەمێک یەکترمان ناسیوە لەگەڵ بڵین لەو گروپە ڕەفقاتی و شتانە پێکەوە هەموومان گەورە بووین ئەی سەخت نییە هاوسەرگیری و کاری هونەری و بەتایبەتی فیلمسازی وەڵا بۆ من زۆر باش بووە چونکە سپۆرتێکی زۆر گەورە بووە بۆ من بڵین جاجارە گەر شتیوا گەورەم لێ دروست بووە دڵم شکاوە دڵم ئیتر تەواو لەوە ئەو ئیشە بەجێ دێڵم واز دێنم ئەو کتێتی ناهێڵم دەبێ ئیلاوی لە بچیتەوە سەر ئیش دەڵێن لە پشت هەموو پیاوێکی سەرکەوتوو بەڵێ خانمێک هەیە
Är bättre. ئەی بۆ تۆ سەخت نەبووە؟ Ja, alltså det är såklart, det har varit jättejobbigt. Det har varit upp och ner. Det är alltid tufft att se dig. Och sen blir man världens lyckligaste när du mår bra också. Och när det går bra. بەس بڕۆکە تێگەیشتە بڕۆکە ینی باشە بڵێن ئەڵێ ئەو چونگە لەناو ئیشەکەمدا لە هۆلیوود و لێرەکانە ئینتەرنێت خونە ینی ئیجازە ئیش ئاوا باش دەڕوا دوای جاریشەوە حەد دێتەوە سەر سەفەر ناخۆشە چونگە ئیشەکە چاکە زانم نایهێڵە بەجێ بێڵم ئەو باوەڕی بە توانای تۆ هەیە لێرە نازانم لەوە چێ لە بڵێن لە پلانەتی شترەوە بێ ئەم دیسک و ئەمەم بەڕاستی کەم بینیوە بەتایبەتی تۆ لە ناو ماڵەکەی تۆ شایە ئەمما ئیتر هەموو فیلم سازەکانە بێ ئەم شتیان هەبێ ئەم کۆمپیوتەرە گەورەیە و وڵی چی تەماشایشکەین؟ بەڵێ فەرموو کارزان لەوە چێ ئەم کۆمپیوتەرە بتوانی زۆر ئیشی بێ بکەی وانە؟ ئەرەوەڵا چونگە بەخۆشم فیلمەکان مونتاژ دەکەم پێویستێتی بە کۆمپیوتەرێک قۆتی زۆر بێ چونگە وەختی فیلم 4K 8K یان 6K پێویستی بە خێرایی زۆرە زۆر چونگە ماتریالەکە زۆر قورسە لە هەر درایڤەکە بەس 10 سانیە ئەتوانێت 4 گیگابایت بێن تر دەبێ قوتی هەبێ تایملانێک هەبێ بۆ فیلمێکی درێژی 2 ساعتی ئەبێ بتوانێت ئیشی لەسەرکە جا ئیشی زۆر بوردەی تێدا و ئەبێ ڕەنگ و شتواشە گۆڕیت و شتانە ئیتر بەڕاستی بێ کۆمپیوتەرێکی زۆر بە قوت هەبێ ئەوەش ئەمە گەیمی کورسەکە دی گەیمینە گەیمین وشتیش ناکەی بەرەوەڵا گەیمیش دەکەم Call of Duty یەکەم گەیمینگ بۆ من Call of Duty زۆر خۆشە بەس ئەوەیە زۆر کاتێ زۆر نابە بەرەوەڵا جاجا لێم تووڕا بێ کارزان ئەم پۆستەرانە زۆر جوانە ینی هەستەکەی لە هۆڵێکی سینەمایت ئەمەی بێکەس تەوان ئەم فیلمە خۆشویستانە فیلمە کارزان هەم نووسەریشی بووە هەم دەرهێنەریش و دەنگدانەوەکی زۆری هەبوو و خەڵاتی زۆریش دۆرگرت چەند خەڵاتت دۆرگرت لەسەر والله تقريبا 300 خەڵاتم وەرگرتووە لە ینی هەموو دنیا گەورەترین دانا ئۆسکار وەرمگرت چەند خەڵاتم لە ئیندیا چین یابان دوبای ئێران تورکیا ئەڵمانیا بریتانیا چەند چونگە بە کوردیش قسە دەکەن هەمویان دوبلاج کراوە بۆ ئەڵمانی بۆ یابانی بۆ چینی هیندیم بینیوە چەند زمان ئەوە دوبلاژ بۆ ئەو بیستیشم فکرەکەیان بردووە لە ئیندیا ویستیانە بەڵێ دوو فیلم لەسەر بێکەش دروست کراوە یعنی بڵێن کۆپیان کردووە ئەوان دزی بیانە ئیتر فیلمیان لەسەر ئەیشکاتە لێ نەکردن ناوەڵە ئیتر ینی بڵێن تێگەم فیلمەکەیان پێ باشە ئەو شتانە بەس ئەگەر مافی تۆیان خواردووە بەڵێ ئیتر ئافێتیان بێ بێکەس زۆر بەناوبانگ بوو لە دنیادا ئەڵمانیا بریتانیا یابان چین ئۆسکاریشت بەڵێ ئۆسکاریش خەڵاتێکی گەورەترین خەڵاتە وەرمانگرت بۆ بێکەس زۆر جێشانازیە کوردێک بتوانێت ئۆسکار وەرگرێت بەڕاستی ئەوە شتێکی خۆش بوو لە تارەدا بووین وابزانم نەتفلیکسیان هەبوویان شتێک ئەوەی دانیشتین بۆی سەیری فیلم و شتا بکەین یەکەم فیلمە بینم بێکەس بوو یعنی ئەوە شتێکی زۆر خۆشان ئەو وەختێچین بۆ ئەمریکا بۆ میتینگ ئیتی چەند جاریش لە هوتێل بینیومە
سیستەمەکەیان بێ کەس هەیە لە ئەمازۆن پرایم ئۆی ئەمازۆن زۆر زۆر سپاس تاکسۆمیکە تاکسۆن اینجا خۆشترین شتی ئەم فیلمە ئەوەیە کە بە زمانی کوردیە ئەرۆ وانە وایە چونکە وەختەی دروستم کرد بەڕاستی چونکە بەخۆم کردم ئەمیز لە کوردستان دروستی کەم چونکە ئەم توانی ئیشەکە ئاسانتر بکەم بۆ خۆم بچم بۆ شوێنێکی تر تەسویر کەم چونکە وەختەی تەسویرمان کرد بەخۆم کردم ئەمیز بە کوردی فیلمەکە دروستکەم زۆر قورس بوو چونکە ئەم توانی فیلمەکە لە شوێنی تر دروستکەم بۆی ئاسانتر بێ ئیشەکە بۆ خۆم چونکە ئەو وەختەیە بێکەسمان دروست کرد لە کوردستان کامیرەی لێ نەبوو لایتینگی لێ نەبوو ساڵی چەند بوو 2010 ئەو نوع کامیرە بۆ سینەمایی بۆ شاشە زل لە کوردستان نەبوو ئەو وەختە 36 ملی مەشتی شوێ پێڵێن 35 ملیم ئەشیامان هەبوو لایتینگ و کامیرە و هەموو لەنسەکان هەمووی لە سویدەوە هات هەمووی بەتارەیە هەمووی بەتارە زۆر زۆر ئەرەوەڵام باشە ئەمەیان بیفۆر وی دای ئەمەیان ئینتاجی کوێیە مەسەڵەن ئەمە کۆپڕاکشنێکی زۆر گەورە بوو لە بینی ئەڵمانیا و سوید هەڵقەیە 10 بەش بوو من چەند بەشم تێدا تەسویر کرد بڵێن وەکو دەرهێنا He's my son. 150 kilos. This isn't an officially sanctioned investigation, Christian. All our necks are on the line. I can't tell you how proud of him I am. ئیشەکە زۆر جوانمان دروست کرد هۆلیوود وابزان یونیڤەرسەل بوو ئەویست بیکرێت و دووبارە دروستی کات بەس بە ئاکتەری ئەمریکی ئاکتەری ئەمریکی بەڵێ You are hardwired to survive. ئەمەش ئاکتەری بەناوبانگ جۆن ترافۆڵتا دەوری بینیوەتە ئەمیشیان وەک دەرهێنەر کارت کردووە. So tell me about this hobby of yours. یەکەم فیلمی هۆلیوودم بوو جان ترافۆڵتا شانایا توین مایکل مادسن ئەوەی ئاکتەری زۆر باشی زۆر ئەرۆڵا ئەوە بڵین ئاکتەری لێجەندن لە پۆڵپ فیکشن ئەوان ئەو تێیدا بۆ لەو ئەو فیلمانەی تارانتینۆ چەند بازام 5 فیلمی لەگەڵ تارانتینۆ دروست کردووە کێڤین دان ئەو باوکەکەیە لە ترانسفۆرمەرز فیلمەکانی ترانسفۆرمەرز یەکەم فیلمی ئەمریکی یانی زمانی ئینگلیزی هۆلیوودیم بوو کارزان سەخت نییە بۆ نمونە ئەمە شیرینیش ئامادەیە دوای شیرینیش بخۆین لەگەڵ ئەم قاوەیە سەخت نەبوو لە هۆلیوود کار بکەی گەنجێکی کورد بتوانێت دەرهێنان کە لە فیلمێکی هۆلیوود سەخت نەبوو زۆر قورسە چونکە لە ئەمریکا چەند دەرهێنەری گەورەی عالەمی هەیە جێگای ئەوان وەرگرین جێگای ئەوان بگرم زۆر قورسە وەکو گەنجێکیش ئەو منافەسەیە هەیە ئەرەوەڵا چەند پرۆژێکتی گەورەم لە دەستم یعنی کۆنتراکتشم لەسەر هەبووە بڵین یەک فیلمی گەورەم هەبوو هەموو شتێک حازر بوو کۆنتراکتم هەموو شتێکە بوو وەکو دەرهێنەر بەس پرودوسەرەکە لەگەڵ دەرهێنەرێک میتینگیان هەبوو دەرهێنەرەکە گازمان ساند گەورەیە زۆر دەرهێنەرێکی گەورەیە ئیشەکەی لێستاندم ئەرەوەڵا شتیاوە چەند جار لێم دروست بووە زۆر ناخۆش بۆ خۆم چونکە چەند مانگ خۆمان دوو کردووە بۆ ئیشەکە و بۆ هەتاکو ئیشەکە وەردەگرم و هەتاکو ئەتوانم هەموو پرودوسەرەکان و هەموو پرۆژەکە بیکەم بە خۆم دوای ئەوەش ئاخیرەم بڕۆژ یعنی ئەو چاڵ هەڵکردنە لەوێش هەیە I think you're the only one keeping this family together. Promise me you'll go see him. غەریبی سەخت نییە ناخۆش نییە بەرەوەڵا زۆر ناخۆشە لێرە ینی منداڵی خۆم ئەوەختێ هاتین بۆ سوید
دایکم دووبارە بۆم باز دەکات ئەو وەختە زۆر ئەگریام بۆ کوردستان بۆ ماڵی باپیرم و ڕەفیقەکانم و چونکە هەموو شتێکمان بەجێهێشت هاتین بوێرەکانە بۆ سوید کەس ناناسی زمانەکە تێناگەی نازانیت شەوەکەی هیچ وەکو کوردستان نییە خۆی ئاو هەواکەی جوانە بەتایبەتی لە هاوینە زستان قەینا ساردا بەڵام قەت وەکو کوردستان نییە قەت وەکو کوردستان نییە لێرەکانە چەند شتی تر فێرە بیت قەت نەمدەزانی شتی وا هەیە وەکو بڵین ڕیسزم بۆ خەڵکی ڕەگەزپەرستی بینیتە خۆت زۆر زۆریش تاکو فلیمێکیشم نووسیوە لەسەر ئەم مەسەلە لەسەر چەند ڕیسزم لێرەکانە گەورەیە لە ناو ئیشەکەشمدا لە ناو کارەکانیشدا ئەوت بینی و ئەرەوەخوای چەند جار کێشە بووە لەگەڵ ستافدا ئەوانەی ڕاستەخۆ پێت ناڵێن بە شتی وا دەڵێن ئەیبینیت ئەگە بە سارێکی جوان دەیت قسەی لەسەر دەکەن ئەگەر سێری ئەڵێن ئەو خەڵاتەی وەرگرتووە ئەوە کارزان ئەوەی کردووە یان فلیمەکەی لە هۆلیوود ئەوە بووە تۆزێ زۆر زۆر سویدی بەناوبانگن بۆ ئەوە فیلم و فیلمسازی لە کوردستان چۆنە بینی هەز ناکەی بەرەبەرە خەریکە شتێکی وا دروستە بێ لە لای ئێمە بەرەوەڵە هەموو جارێ دێمەوە دەچم بۆ لای کۆمپانیاکانوانەی خەریکی ڕێکلام و باش پێشکەوتوون ئێستا زۆر ماشەڵڵا زۆر ئەشیا هەیە ینی تەکنیکێکی باشمان هەیە و گەنجی زۆر زیرەکیش لەو بوارە کارەکەن زۆر ئەو گەنجانی من بینیمە لەو کۆمپانیای ڕێکلام و هەمویان لە یوتیوب فێر بوون ئەوان مەکتەبیان نەبووە ئەوان بە خۆیان لە یوتیوبیش بە خۆتەزانی هەمویان بە ئینگلیزی قسە دەکەن ینی ئینگلیزەکەش تێناگە نازانێت بەس لە ئیشەکە لە شاشەکە ئەیبینیە لاسای ئەکاتەوە بۆ نوعبەس بە لاسای ئەکاتەوە و دووبارە لە ئەدۆب فێر بووە لە دەڤینشی فێر بووە ینی هەموو پرۆگرامەکان فێر بوون هەر بە لاسایکردن بەڵێ ئەو بڕوات بێکا کارزان کورد خەڵکی زۆر زیرەکی زۆر ئەومان نەبووە و شانسمان نەبووە یونیڤەرسیتیمان هەبێ PhDم هەیە لە سینەما من 4 ساڵ لێرەکانە لە گەورەترین یونیڤەرسیتی ئەوروپا خوێندومە سەخت نییە لەگەڵ ئەکتەریشی وەکو جۆن تراڤۆڵتا ئیشکەی یعنی لە هۆلیوود ئەو کارانە بۆ ئاسانە نابەخوای لە هەم ئەوە بڵین زۆر ئاسانتر بوو لە کوردستان ئیشم دەکرد لەگەڵ منداڵ و چونکە ئەڵەن منداڵ قورسترین شتە بۆ ناوفلیم لەگەڵ حیوانات و شتە چونکە کۆنترۆلت زۆر نییە لە سەریان بەس بڵین وەکو ئاکتەرێکی ئەمریکی سکەجولەکە 12 ساعتە ڕۆژی جاو 12 ساعتە کاک جان ترڤۆڵتا ڕاستیەکەی 2 ساعتی ئەدامێ 10 ساعت تاخیرە بوو ناشتوانی یەک قسە بکەیت ئەو بیکستارەکان وان ئیتر هەموو شتێک حازرا چەند لاپەڕەیە بێ تەسویر بکرێت دیمەنەکە دوور درێژیە یان کورتە ئەو وەختەی هات یەکسەر بڵی ئاکشن وەخت نییە بۆ یەک شتی تر هەر زۆر ناتوانی بڵێ تخوا بەیانی درەنگمەیە یان شتێکی ئاوای هەر نایەت یەک جار وام گوت ڕۆژەکەیتر هەر نات بۆی فێر نەبی ئەوە پاوەڕیان لە ئەمریکا لە هۆلیوود ئاکتەر پاوەڕی لە هەموو کەس زیاترە دەرهێنەر نییە لە دوای ئەوەش دوام پردوسەر پاوەڕی هەیە دەرهێنەر پاوەڕی نییە I got an idea. Why don't you and me go fishing? Shit, we haven't been fishing in years. It'll make you feel better. Come on. I'll pick you up early in the morning. We hit the old fishing hole. What do you say? بۆ گەنجەکانی خۆمان لە کوردستان چیان پێڵی؟ ئەوەی ئێستا گەنجەکان هەیەە بڵین من پێڵم کامیرەم نەبوو دایکم ئەوەی خۆی ڕەنتی کرد بۆ من ئێستا گەنج هەموو مۆبایل تەلەفۆنێک کامیرەی پێوەیە کامیرەکەشی زۆر کوالەتەکەی زۆر باشە ئەمڕۆ
چیرۆکێک بنووسە یان سەیری فلیمێ بکە دیمەنەکە سەیری دەکەی چۆن ئاکتەرەکان قسە لەگەڵ یەکتر دەکەن خوشک و برای خۆت ڕفیق بێنە بە کامێرەکە چۆن فلیمەکان دروست کردووە ئەو سینا دووبارە کۆپیکە بۆی فێر بیت توانم فلیم لە هۆلیوود دروستکەم هیچ کێشە نییە بەس ئایدەنتیتی خۆم نییە بۆیە دەڵێم زیاتر پێم خۆشە بێمە بۆ کوردستان فلیمێک دروستکەم وەکو بێکەس لە زیاتری فلیمێک دروستکەم لە هۆلیوود هەر بژیت کا کارزان بەڕاستی من زۆر سپاسی جەناب دەکەم ماندوومان کردی هیوادارم هەر ئاوا بە پۆزیتیڤی بتبینم بۆ ئێنەرژیە جوانە و کۆڵ نەدەیت و هیوادارم هەر ئیشی جوانتر و جوانتریش بکەیت بینەرانی بەڕێز و خۆشەویستی نایابەکان خۆشەویستانم هەتا بەرنامەیەکی تر و نایابیشی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتیش خۆش